ئیتالیەکان ئەمڕۆ دووشەممە 18 ئایار خۆشحاڵ بوون نانی بەیانیان لەسەر مێزی ئەو شوێنانە بخۆن کە حەزیان لێیە دوای ئەوەی حکوومەتی ئیتالیا بربەستەکانی خاو کردەوە و هاوڵاتیان لە ئیتالیا وا سەرگەرمی کار و چالاکی بەیانی خۆیانن. Oggi si spera che sia un nuovo inizio un po' per tutti. هیوادارین کە ئەمڕۆ ببێتە دەستپێکێکی نوێ بۆ هەموو کەسێک. دەزانین دەستپێکێکی سەخت دەبێت چونکە شێوازی ژیان دەگۆڕدرێت ترسێکی کەمیش لە ئارادایە بەڵام هیوادارین بشینەوە سەرکارەکانمان چونکە ئەگەر پارە پەیدا نەکەین ئەوە کارە ساتە و ناتوانین قاوە بخۆینەوە. دڵنیای لەوەی کە بەبێ هیوا هیچ شتێک نابێت. جا ئایا ئەو کاتە چی بکەین؟ بەختەوەرین کەم ڕوودەگەڕێنەوە سەرکارەکانمان تەنانەت ئەم پیاوانەیەش دوای ئەم ساتە وەختە سەختە با هێدی دەست پێ بکەینەوە و هیوادارین ژیان بە تەواوی دەست پێکاتەوە. کرێکاران و وەستای کاری بیناسازی سەرگەرمی کاری خۆیانن. ناتوانین بەم جوورە ژیان بەرێنە سەر ئەگەر دوکان و بازارەکان و وڵات نەکەونەوە گەڕ. هیوادارین دەست پێ بکەینەوە. دوای 10 هەفتە لە پیادەکردنی ڕێکارەکانی بربەستکردنی کۆمەڵایەتی و لە کارکەوتنی وڵات دوکان و کارداریەکان لە ئیتالیا وا دەکەونەوە گەڕ و ژیان ئاهێکی پێدا دێتەوە بەهۆی پەتایی ڤایرۆسی کۆڕۆناوە نزیکەی 32,000 کەس لە ئیتالیا گیانیان لەدەستداوە لەو کاتەوەی لە 21 شوباتی ئەم ساڵەوە پەتاکە سەری هەڵدا. ئیتالیا سێهەمین وڵاتی جیهانە لە ڕووی ئاماری مەرجی ئاکامی پەتایی کۆڤید-19.